عزیزان و میوانە بەڕێزە خۆشەویستەکان، ئەوە ئەم شەو لە ڕێکەوتی 22/4/2019 دانیشتنێک دانیشتوین لە ماڵی حاجی ئەنوەر حەساری بە بۆنەی گەڕانەوەی کاک ڕەوەند هۆڵەندی و کاکە عەلی پەنیای بەڕێز. ئەمە ئەنگا لەلایەن کاکە ڕەوەندەوە پێشکەشی دەکات بە هەموو دۆست و ئازیزانی و ئۆرگژەری بەتوانە مامۆستا هێمن شەریف کوردستانی و بەدەنگ بەساز مامۆستا زایر عومەر، کامیرە ڤیدۆ هەڵمەت مەنتق. ئەم سیدیا لەلایەن کاک ڕەوەندەوە پێشکەشە بە هەموو دۆست و ئازیزانی. پێشکەشە بە هەموو دۆستانی کاک ڕەوەند لە وڵاتی هۆڵەندا و بە دۆستانی کاکە عەلی. پێشکەشە بە کاکە شاهۆ ڕیشە. کاک ڕەوەند لەلایەن خۆیەوە پێشکەشی دەکات بە برایەکانی کاک بەرەم حەساری و کاک نەبەس حەساری و کاک سەرباز حەساری و کاک فواد حەساری. فەرموو مامۆستا.
دەبتون